ئەو کاتت باش و بەخێر هاتی بۆ وانەی فێربوونی زمانی سوێدی. لە وانەیە باسی نووسینکاری دەکەم، واتە نووسینی Uppsats، چۆنیەتی بابەت نووسین. بابەتی ئەوڕۆ لەسەر باسکردنی ماڵەکەت یان خانووەکەت Berätta om din Bostad واتە باسی خانووەکەت یان خانیەکەت بکە یان باسی ماڵەکەت بکە. باس بکە خانووەکەت کووە. خانووەکەت یان لە زۆربەی زۆربان لاگنهێتە یان ڤیلەیە یان ڕادهوسە. لێگنهێت واتە ئەپارتمان یان شقە. ڤیلا وەک لەو وێنەیە دەبینن بە کوردیش هەر پێی دەڵێن ڤیلا، بەڵام ڕادهوس بە کوردی پێی دەڵێن ڕیزەخانوو کە ئەویش هەر وەکو ڤیلایە وەک لە وێنەی دەیبینی. کاتە دەست پێ دەکەین دەنووسین Jag bor på Fredsgatan 21 i en lägenhet i Karlstad. واتە لە جادەی ئاشتی 21 لە خانیەک نیشتە جێم لە کاڵستا، یان دەتوانین ئاوا وەریگێڕین لەسەر شەقامی ئاشتی ژمارە 21 لە ئەپارتمانێک دەژیم لە کاڵستا. هەردووچی دەبی. پاشان باسی لاگنهێتەکە دەکەین. Den är på 2 rum och kök واتە لە 2 ژوور و ئاشپەزخانەیەک پێکاتوە یان لە 2 ژوور و چێشتخانەیەک پێکاتیە. هەندێک کەس دەڵێن شێک بە شۆک دەڵێن ئاشپەزخانە، هەندێک چێشتخانە، هەندێک کەس دەڵێن ژووری شیولێنان. هەمووی هەر ڕاستە. ئەو لاگنهێتە 2 ژووری تێدایە لەگەڵ شێک. سۆڤڕۆم ڤارداگسڕۆم شێک واتە ژووری نووستن، ژووری دانیشتن و ژووری چێشت لێنان. ئێستا ژوور بە ژوور باسییان دەکەین لە ناو ژوورەکان چ هەیە. لە ژووری نووستن چ هەیە؟ سێنگ واتە چارپایە یان تەختی نووستن یان قەریۆڵ، هەر کەسەی شتێکی پێ دەڵێ، بەڵام سێنگ 4 پایە. گاردەرۆب هەیە، دۆڵابی جلکان یان کەوەنتەری جلوبەرگ. پەردە هەیە، پەردەی پەنجەرە. ئێن گاردین، ئەگەر بڵێن 2 دەبی بڵێن تڤۆ گەردینەر، ئێن گەردین تڤۆ گەردینەر. پاشان نات دوکس بورد هەیە یان ناوەشکەشی هەیە، سێنگ بورد وەکو لە وێنەی دەیبینن. ئەو مێزەی تەنیشت سێنگ تەنیشت چارپایە کە لامپا و شتی لەسەردا دەنرێ، بە کوردی پێی دەڵێن مێزی چارپایە. هەندێک کەس پێی دەڵێن کۆمۆدین، هەندێک کەس پێی دەڵێن مێزی تەختی نووستن. ئەوجا کە ئێستا ئەو شتانەمان نزانی دەتوانین ئاوا بنووسین ئی سۆڤڕۆمێت. زانین چه هەیە؟ ئی سۆڤڕۆمێت finns det en säng, en garderob, 2 gardiner och 2 nattduksbord samt 3 lampor. واتە لە ژووری نووستن 1 چارپایە، 1 دۆڵابی جلک هەڵواسین، 2 پەردەی پەنجەرە، 2 مێزی تەنیشت تەختی خەو و 2 لامپا هەیە. لامپا بە کوردیش هەر لامپایە یان چرایان گلۆب
هەر کەسە جۆرە چی پێ دەڵێ. ئێستا دەینە ژووری دانیشتن، بزانین لەوێ چ هەیە. ئێن گڕۆ سۆفە واتە سۆفایەکی خۆڵەمێشی یان سۆفایەکی بۆر. هەندێک کەس پێ دەڵێن مۆبڵ، مۆبڵەیەکی خۆڵەمێشی، یان هەندێک کەس دەڵێن خاچی. فۆتۆلی، ئەوەش فۆتۆلیە کە کورسی پاڵدانەوە یان قەنەفەی تاکە کەسی پێ دەڵێن کە تەنیا جێ یەک کەسە، بە سوێدی فۆتۆلی. سۆف بورد، مێزی ژووری دانیشتن، مێزی سۆفا یان مێزی مۆبڵ. تاڤلە هەیە، تاڤلە واتە تابلۆ، وێنە. ئێستا باز دەکەین ڕستە بە ڕستە ڤارداگسڕوم. I vardagsrummet finns det en grå soffa, en stor fåtölj, ett vitt soffbord, 2 blåa gardiner och en tavla. واتە لە ژووری دانیشتن سۆفەیەکی بۆر یان خۆڵەمێشی، کورسیەکی گەورەی پاڵدانەوە، مێزێکی سپی، 2 پەردەی شین و تابلۆیەک هەیە. ئەوجا دوایە دێینە ژووری چێشتلێنان. لەوێ چ هەیە؟ Ett runt matbord, 4 trästolar. واتە مێزێکی خڕی نانخواردن. Ett runt matbord، مێزێکی بازنەی. 4 trästolar واتە 4 کورسی دار یان 4 stolar. دیسکمەشین، قاپشۆر، ئامێری دەوری شوشتن یان قاپ و قاچاق شوشتن. دیسکمەشین. کەفێ بریگەرە، ئامێری قاوەلێنان یان قاوەلێنەر. ئێستا دەنووسین چ هەیە لە شۆکێت. I köket finns det ett runt matbord, 4 trästolar, en diskmaskin och en svart kaffebryggare. Svart kaffebryggare. واتە لە ژووری چێشتلێنان مێزێکی خڕ، 4 کورسی دار، 1 قاپشۆر، 1 قاوەلێنەر هەیە. 1 قاپشۆر و دەبا لێرە بنووسی بە وە، و 1 ئەوەیە کوی نووسی، و 1 قاوەلێنەر هەیە. پاشان نووسرایە Jag letar efter en större bostad eftersom vi är 3 personer som bor tillsammans och behöver varsitt rum. Tillsammans ئێسەکە نەنووسرایە، دەبی بنووسی. واتە لە خانوویەکی گەورەتر دەگەڕێم. لێتەر ئفتر لە خانوو دەگەڕێم، ستۆرە بوستاد. ئفترسۆم چونکە ئێمە 3 کەسین. ڤی ئار ترێ پەشۆنەر سۆمبور تیساماس کە بەیەکەوە دەژین. ئۆک بهۆڤەر ڤاشیت ڕووم، هەر یەکە و ژوورێکمان پێویستە. ئێستا کە ئوپساتسەکە نووسرا دەچین هەمووی بەیەکەوە تەماشا دەکەین و دەیخوێنینەوە. Min bostad. Jag bor på Fredsgatan 21
i en lägenhet i Karlstad. Den är på 2 rum och kök. I sovrummet finns det en säng, en garderob, 2 gardiner och 2 nattduksbord samt 3 lampor. I vardagsrummet finns det en grå soffa, en stor fåtölj, ett vitt soffbord, 2 blåa gardiner och en tavla. I köket finns det ett runt matbord, 4 trästolar, en diskmaskin och en svart kaffebryggare. Jag letar efter en större bostad eftersom vi är 3 personer som bor tillsammans och behöver vara sitt rum. لێرە ئەوەش ئەو هەدامت. ئێستا کە خوێندمانەوە یان خوێندرایەوە بە سوێدی، ئێستا من بە کوردەکەی دەخوێنمەوە. خانووەکەم لەسەر شەقامی ئاشتی ژمارە 21 لە ئەپارتمانێک دەژیم لە کاڵستا. ماڵەکەم لە 2 ژوور و ئاشپەزخانەیەک پێک هاتووە. لە ژووری نووستن 1 چارپایە، 1 دۆڵابی جلک هەڵواسین، 2 پەردەی پەنجەرە، 2 مێزی تەنیشت تەختی خەو و 2 لامپا هەیە. لە ژووری دانیشتن سۆفەیەکی بۆر، کورسێکی گەورەی پاڵدانەوە، مێزێکی سپی، 2 پەردەی شین و تابلۆیەک هەیە. لە ژووری چێشتلێنان مێزێکی خڕ، 4 کورسی دار، 1 قاپشۆر و 1 قاوەلێنەر هەیە. لە خانوویەکی گەورەتر دەگەڕێم چونکە ئێمە 3 کەسین کە بەیەکەوە دەژین و هەر کەسە و ژوورێکمان پێویستە. لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەی داهاتوو هەر بژی.